ئازان و خۆشەویستان جارێکی دیکە سڵاوتان لێبێ من دیارێنەوە لەم ڕووماڵە تایبەتەدا لەگەڵتان بەردەوامین خۆشەویستان بۆ گفتوگۆ و شیکردنەوەی زیاتر و زانیاری زیاتر لەسەر ئەو ڕوودا و بابەتانەی کە ئێستا لە گۆڕپان و مەیداندا ڕوودەدەن لە هەرێمی کوردستان و لە عێراق بەگشتی ڕاستەوخۆ هەوڵ دەدەین شەن و کەویکەین و شیکردنەوەی باش بۆ ڕووداوەکان بکەین. خۆشەویستان لەم ڕووماڵەدا ڕاستەوخۆ لەگەڵتان نین هەرێک لە سەرنگ فەرەج پەرلەمانتاری خولی پێشووی پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدۆی NRTە هەروەها دکتۆر بەختیار ئامەدی بەڕێوەبەری کاروباری تەکنیکی تەندروستی دوهۆک ڕاستەوخۆ لە ڕێی مانگە دەستکردەکانمان لە ستۆدۆی دوهۆک لەگەڵماندایە هەروەها پامنێرمان ڕێبوار کاکەی پامنێری NRT لە هەولێر ڕاستەوخۆ لەگەڵماندایە بۆ دوای زانیاریەکان لەسەر دۆخی ئاوارەکان لە هەولێرەوە کەمپانیای کە ئاوارەکان تی دانیشتەجێن و هەروەها ڕووداوی کە ئەمڕۆ وەک بینیمان و بیسمان لە ڕاگەیاندنەکانەوە کە بەهۆی داڕمانی کابینێکی نیشتەجێبوونەوە لە یەکێ لە کامپەکانە ژنێکی ئاوارە لە ناحی بەحرەکەی پارێزگای هەولێر گیان دەدەستدا. خۆشەویستان بینەرمان بن و لەگەڵمان بن سەرەتا دەچمەلای دکتۆر سەرنگ فەرەج پەرلەمانتاری خولی پێشووی پەرلەمانی کوردستان. کاک سەرنگ بەگشتی ئەکرێ ئەتوانین بڵێین هێزەکانی پێشمەرگە هێزێکی ڕێکخراوی تۆکمەی ڕاهێنراوی ئامادە بوو بۆ ئەم دۆخەی ئێستا؟ بەڵێ دیارە من بەلەوەی وەڵامی جەنابە بەمەوە من لێرەوە ڕێز و سڵاو و خۆشەویستی خۆمەنێرم بۆ یەک بەیەکی ئەو پێشمەرگە قارەمانانەی کە ماوەیەکی زۆرە لە سەنگەرەکانی بەرگریان لە خەڵکی کوردستان لە ئێمە و لە سای قوربانیدان و تێکۆشانی ئەوانەوەی کە ئێمە بەهێمنی بە ئاسایش لێرە ئەژین. دیارە من ڕام وایە کە دوای ئەم سەرکەوتنی ئیشەڵا کە من دڵنیام لەوەی کە ئێمە ئەم بارودۆخەتەیە پەڕێنین و سەرکەوتن بەدەستێنین ئێمە ئەبێ قسەیەکی جدی بکەین لەسەر مەسلەی تەجهیزی هێزی پێشمەرگەی کوردستان و تەنزیمی هێزی پێشمەرگەی کوردستان و تەسلیحی هێزی پێشمەرگەی کوردستان. تا ئێستا ئەمانە نییە؟ بەڵێ ئامادە نییە دەرکەوت بەداخەوە ئەو کەم و کورتەکان لەکوایە و زۆر زۆر بەوازحی ئێستا ئەمە ئەبێ بیکەین بە پرسێک بە بڕای من دوای ئەوەی کە ئەم دۆخەمان تێپەڕان هەمومان قسە لەسەرەوە بکەین کە ئەم هێزە پێویستی بۆ هەیە یەک بخرێتەوە و بکرێت بە هێزێکی میهەنی لەو دەستێوەردانانەی کە هەیە دوور بخرێتەوە ئەو دەستوەردانانە دوور بخرێتەوە لەو هێزەوە ئەو هێزە بژێویان باش بکرێەوە لە ڕووی تەدریبەوە تدریبی باشیان پێ بکرێ و چەک و ئەسلحی باشیان بخرێتە بەردەستوە دایم ئامادە بن بۆ ڕوبەڕووبوونەوەی هەردۆخێکی نەخوازرا وەکۆی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە. کاک سەرنگ بۆ تاوەکو ئێستا ئەمە نەکراوە هۆکاری ئەمە چییە؟ ئەمە بەداخەوە ینی خۆی ئەوانەی کە مەسئول بوون دیارە خەلەلەکە لە قیادەی هێزی پێشمەرگایە بەڕاستی بە هیچ شێوەیە بە بڕای من لە ناو هێزی پێشمەرگی کوردستانە نییە لە خوارەوە وەزیری پێشمەرگە سەر زوتنەوەی گۆڕانە و بەڕێزانۆش بیرمان لە شەڵسوڕای زوتنەوەی گۆڕان خەلەلەکە لە قیادەی هێزی پێشمەرگایە بە درێژایی 4 ساڵی ڕابردوو ئێمە لە پەرلەمانی کوردستان و پێش ئەوەش بە بەردەوامی لە ناو ڕۆشنبیرانە لە ناو خەمخۆرانی ئەم میلەتە لە ناو میدیا ئازادەکانە باسیەوە کراوە کە ئێمە پێویستە هەموو جومکەکانی سیاسی و سەربازی و ئابووری و کۆمەڵایەتی ئەم وڵاتە ڕێک بخەینەوە و ڕێکتان خستوانی بەعرزکەم بەخسەکەم تاواکەم بێت و یەکێک لەو پرسانی کرد زۆر ئێمە کاتی خۆشی باسمان کە مەسەلەی یەکخستنەوەی هێزی پێشمەرگە بووە کردنی ئەم هێزە و بە هێزێکی میهەنی بە هێزێک کە تەنها هەمی ئەوە بێ دیفاع لە خاکی کوردستان بکە بەڕاستی و لە دەستی حیزب دوور بخرێتەوە بەداخەوە ئەم قسانەی ئێمە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو کە لە پەرلەمانی کوردستان کردمان دیارە گوێ لێ نەگیرا و نەتیجەکەیشمان بینی کە بەم شێوەیە من پێم وایە ئێستش درەنگ نییە و ئێمە پێویستە لەمەودا بەجددی لەسەر تەنزیمکردنەوەی ئەو هێزە قسە بکەین و ئێستا ئەوەی کە هەیە بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی وەزارەتی پێشمەرگە هەیە ئەمانە بەحەقەت لە هەر دۆخێک کە بەسەر پێشمەرگە هاتبێ کە خەلەلێک هەبوو بێ لە ناو هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ڕوبەڕوونەوەی ئەم حاڵەتانی کە ئێستا هەیە و ئەوەی چەند ڕۆژی ڕابردوو ئەم بەرپرسیارەتیان ئەکەوێتە سەرشان و مەسئولیەتی هەر هەمومان وەکو خەڵکی کوردستان کە ئێمە بەپێی مەسئولیەتی خۆمان دەنگ هەڵبڕین و داوای ئەوە بکەین کە ئیتر بەسە بەڕاستی ئەبێ دەستی حیزب لە ناوم هێزانە دوور بخرێتەوە و بەداخیشەوە ینی تۆ تەماشای ئەو کە ئێمە لە میدیاکان ئەیبینین ڕۆژانە تا ئێستاش ئەو حاڵەتە بەردەوامە مەسەلەن ئەندامی سەرکردایەتی فڵانە حیزب قیادەی جەبهەی ئەوەیە کە ئەندامی سەرکردایەتی مەکتەبی سیاسی فڵانە حیزب قیادەی جەبهەی ئەوێ ئەکا ینی ئێمە ئەگەر بڕیار بێ ئەمە باگراوندێکی حیزبی لە پشتۆمێت ئەمە ئەو عقلیەتەیە بەڕاستی کە پێی وایە هێزی پێشمەرگی کوردستان هێزێکی حیزبیە و ئەبێ هێزێک بێ لە خزمەتی حیزبا بێ لە ناو حیزبیشا لە خزمەتی گروپێکا بێ ئێمە پێویستمان بۆیە هێزێکی پێشمەرگەی منەظەم و میهەنی دروست بکەین کە توانای ڕوبەڕووبوونەوەی
هەر ئەگەرێکی نەخوازراوی هەبێ و لە دنیا هێزی ئاسکەریش بەڕاستی لەسەر دوو بنەما دروستەکرێت یان لەسەر بنەمایەکی عەقیدیە یان لەسەر بنەمایەکی میهەنیە. ئێستا ئێمە پرسیارێکی گەورە هەیە ئایا هێزی پێشمەرگەی کوردستان ئێستا سەربەکان بنەمایە بەڕاستی ئێمە پێویستمان بۆ هەیە ئێمە دۆخی شۆڕشمان تێپەڕانەوە بەڕاستی ئێستا ئەوە زیاتر لە 20 ساڵی حکومڕانیەکەین لە هەرێمی کوردستان پێویستمان بۆ هەیە هێزێکی میهەنی هێزێکی ئەسکەری میهەنی دروستکەین لە هێزی پێشمەرگەی کوردستان و ئەم هێزە قیادی منەظەمی خۆی هەبێ و ئینتیمای یەکەم و ئەخیری بۆ خاک و نیشتیمان و نەتەوە هەبێ هیچ ئینتیمایەکی تری نەبێ بەڕاستی. بەم باگراوند و بەم کللتوری کە تۆ باسێکی لە ڕابردووە هەبوو تا ئێستا پێ دوای ئیرادە هەبێ بۆ دروستکردنی ئەبێ ئەو ئیرادەیە هەبێ ئەمە ئەزانیی دۆخەکە ئەوە ئەخوازێ بەڕاستی ئێمە ئەوەی کە باسمانە کرد ئێستا هاتوۆتە پێشمان ڕوبەڕوومان بۆتەوە ئەوەی کە مەسئولیەتی هەیە بێ هەر بەو مەسئولیەتە بکە هەز بەو بەرپرسیارەتی بکە ئیتر بەسە ئۆکەی لێرە ستۆپ خەتێکی فاسل دابرین نقطەیەک دابرین ئیتر ئێمە ئەبێ باز لەوە بکەین کە پێویستە هێزی پێشمەرگەی کوردستان بکەین بە هێزێک بەڕاستی بیخێنە قۆناغێکەوە هەم لە ڕووی ژیانی هێزی پێشمەرگەی کوردستان هەم لە ڕووی ئەو میهەنێتی کە باسمان کرد هەم لە ڕووی تەستیحیشەوە ئەمێ بێ هێزێک دروستکەین بەڕاستی کە هەردەم ئامادە بێ بۆ پارێزگاریکردن لە نەتەوە نیشتیمان. پێ وایە کەم هێزە دروست بێت؟ بەڵێ ئەگەر ئیرادە هەبێ بۆ نا ئێمە بەڵێ لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانە دەیان قیادەی دڵسۆز هەیە لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانە هەزاران پێشمەرگەی دڵسۆز هەیە کە ئەوە بۆ خۆمانی بینین چەند وەختە دیفاع لە خاکی کوردستانەکەنوە چەندین شەهید دراوە چەندین برینار هەیە بۆ نا بەڵام ئەوەی کە ئەبێ بەم کارە هەڵسێ بەڕاستی قیادەی هێزی پێشمەرگەیە و بڕیار بەدەستی سیاسی لە هەرێمی کوردستانەوە سوڵتەی سیاسی لە هەرێمی کوردستانە کە ئەبێ ئیتر بەسە ینی ئەوە ئەمڕۆ بابەتێک ینی لە ویکیلیکس بڵاو بووەوە سایتی ئەوێنە دایناوان باس لەوە کار ئەمریکەکان لە 2006 داوای لە پارتیکێتی کردو کە پێویست هێزی پێشمەرگەی کوردستان بکرێ بە هێزێکی میهەنی و ئەم هێزە لە دەستی حیزب دوور بخرێتەوە دەستی حیزبی لێ بێنێتەوە بۆی هێزێک پێ بتوانێت ئامادە بێ بۆ هەر ئەگەرێک ئاینە 2006ەوە بە بەردەوامی ئەوە دۆستەکانیشمان لە دەرەوە ئەویان پێوتین بەڕاستی کە نەکراوە بیانی جارجا ئەمە پشتگوێ خراوەوە دەرەنجامەکەی ئەبینین بەڕاستی. بەڵام لە ئێستادا قیادە و وەزیری پێشمەرگە سەر بە بزوتنەوەی گۆڕانە بڵێ وەک خۆش وتە ئەمانە کەسی دڵسۆزن و هەموو قیادەکانی دیکەی هێزی پێشمەرگە پێ دوایە پلانی چی بێت و دەتوانێت ئەمە بکات و دەتوانێت ئەم هێزە ڕێکات و لە کاتێکا بزوتنەوەی گۆڕان هەمیشە ئاماژی بۆ کردی و من وەزارەت مەوێت نەگۆزیر وەڵام من پرسیارم دوایەوە دەچمە لای دکتۆر بەختیار ئامێدی. دکتۆر بەختیار سڵاوت لێبێ و کاتت باش دەمەوێت لە ئێستادا بزانم دۆخی ئاوارەکان لە دهۆک چۆنە ڕەوشی تەندروستیان چۆنە بەو پێی وەک دەزانین دەوترێ ڕێژەیەکی زۆری ئاوارە ڕویان کردوتە دهۆک. بله زۆر سپاسا بەرنا و کەناڵە ئەنارتی بوو وی بەرنامەی ئەمە بە 10 ڕۆژ بوو مژیل بوویم پێشوازیە خەلکێمە دەڤەرن شنگارێ کۆپڕێکا فیشخابووری هاتین ناو پارێزگا دووکێدا ئەم تا ڕادەکە گەلەکە باش سەرکەفتی بووینە کو قۆناغا پێشوازیە وی خەلکێدا و بەگەهاستنەوە دەڤەرت سنووری دەڤەرە پێشخابیرێ بوو بهێنە دەڤەرندین سەرانسەری پارێزگا دووکێ ڕێڤەبەریا گشتیا سەخلەمیە دووکێ دیف ئەف پلانا دانای کو پشتی قۆناغا پێشوازیە بچینە پێشکەشکردنە خزمەتێ و گەهینەوی خەلکێ خو ئەوێ کو بەڵاوا بووی سەرانسەری پارێزگا دووکێ بووێ چەندێمە بنگەهێن خوێن سەخلەمی نەخۆشخانە هەمید کەفتنە ئامادە باشەکە زۆرە باشدا و هەروە ساتیمێن گەڕۆبژیمە دروستکردن کو بچینە وان قوتابخانە و جێهێن گشتی یەن کو ئەف خەلکێمە شنگاری و دەڤەرندی لێدا ئاکەنجی بووین بەروەخت ئەلوان جەها من نوکە ڕێڤەبەریا گشتیا سەخلەمیە دووکێ پتر 46 تیمێن گەڕۆکێتین و الوان ڕۆژێن بوریدا کو پترش 10 ڕۆژەدا پتر 63,000 خەلکێ مەیڤان دەڤەرا قەستا دەستگەهێن مێن سەخلەمی کردیا وێت هاتینە چارەسەرکردن و پێتڤی بکردنە هەروەسا پتر 309 دەکێ دووگیان ژنە دووگیان بێژین بچیکێت خوێل بووین نەخۆشخانێت ما و دەستگەهێت مێدی سەخلەمیدا تا ڕەدەکە باش ئەم شێمێژین تا نوکە ڕەوشەوە یا سەخلەمی یا باشە یا ئارامە لێ مەمەترسیەکە زۆرە هەی اجبرك اف جهن خلق ما لهات يا دانان رنگ آواوا جهن دست آوه
و روشا پاق جوان جهات یا تارادک میشن بجین آلوزیه هبیتن که مترسیه های سر بلاوبون و پیدابون نخوشی ها نوی خلقی دا بله پلانتان بۆ ئەمە چییە کە بەر لەمە بگرن دکتۆر پلانتان بۆ ئەمە چییە کە بەر لەمە بگرن و ڕێگە لەوە بگرن کە وەک خۆ دەڵێ بۆی ئەو نەخۆشیانە بڵاو نەبێتەوە ئەو نەخۆشیە ترسناکانی کە خۆ داماژی پێەکەی لەناو ئاوارەکانە بەڵێ ئەمە پلان ئەمە سەر دو تاورن سەرەکی چیتن ئێک خۆ پاراستنە ji بۆ نەساخیا ئان ڕێگرتنە و ئەف نەساخیە پەیدا ببن و بەڵاو ببن و بۆ vê çendê me tîmên henyêt xwe parastinê ku seredana van cihat ken sed kene wan rewşawa û her wesa ji hişyariya saxlemî bû vê xelkê dikin çawa serederiyê gel barodûxê evê ku nûketê da bikin layenê dî jî eme ku em kar dikin ser û gelek kesê xistî ew jî çareseriya nexweşa evên nav vê xelkê me da heyn me tîmên me yên hewarî hatinê tembêlet îsafê ambîlansê berdewam şev û rûj xizmet dane نخوشخانت ما همی پشکت تنگاویات کاری دانه و حتی نو که همشین بجین تاراده که هم سرکفتی بویند وی قناغه دا و هم پتر رجدین سردو تشتین گلکن سرکی او جی هشاریا خلک ما کو سرداری گل پاقجیه و آوه و یا دوی او کو روشکا دیجیا های اف خلک ما توشی ترسکا زور بوی توشی وی او دیگه بوی قیرانه که بوی کو باره و درونی گلک لوازه گلک شو مدهیسه کسیم گهشتی نما اما بو ام ترسه درونیه ام لاوازی درونیه ام ترسه گوره لچیه و سری هلدا و هکاری اما چیه بدوی اما چون اف ترسه درونیه چه بوش او قیرانا توش بوی خلک ما اول جای شنگار ترسه هزن چکدارن داعش که روین گلک مترسی سر جیانه و هبو گلک شوا کشتنو برچاوت خودیتی گلک توای دیتی ایکش کسو کارن واین راستا خود چه باب چه برا چه دیگ یا پاش و مای اوه همی کارتکن نکا گلک خرابی سر درون وایا کریم یا دوی ملدهید سه کسن کو قرطال بونش او کم کجیا یا درنده یا نخوش واهات یا کردن الدوراچون لوا گنده کو خمران دیا داجیان خو قرطال کن و پاشی گهشتینا جهن آرام و دستن پشمرگی هاتینا روانه کن و جهت آمن اوه همی کارتی که نکا زور خراب که سر آستوای درونی دم بله دکتور بو ام بارە درونی کە لە نێو ئاوارەکانە دروست بووە لە دهۆک ئێوە بەتەنها تیمی تەندروستیتان دروست کردووە یاخود تیمتان دروست کردووە لە پزیشکان و پسپۆڕانی بواری دەرونی بۆ ئەوەی چارەسەری دەرونی بدەن بۆ ئاوارانە تاوەکو کەم تا زۆر لە ڕووی دەرونی و ئارام ببنەوە ئەو ترسیان نەمێنێت بەڵێ ما تیمێن چێکرینێت پزیشکی شەهرەزاد و بارێ دەرونی دا و سەردانە وانجا هاتکەن هەروە ساش بەر بەڵاوبوونە وی خەلکێمە سەرانسەری پارێزگەهێ و ئەڤروکە پتر 646 قوتابخانە تێدا کنجی بووینە و پتر 100 جهن گشتی ئەvە هەمی پێتیڤیە هەندێک کات و پترش تیمەکی هەبیتن لەو ڕامێ چینە قوناغەکە دی ئێلگەلایەنێت پشتەوان و ڕێنخراوێن جڤاکێ مەدەنی و ژمارەکە زۆر یا مامۆستایە و گەلک شەهرەزایەتیên دەرونی و civakî ku ava prahenîn ku çawa biçine navî xelkî da û harîkariya me bin em wek rêveberiya giştiya sexlemiya dihûkê ev kare me tinê nihayete kirin em hemahengiyeka geleka baş gel rêveberiya perwerdê û rêveberiya giştiya karûbarên civakî û her wesa ku malgeha sîvîl û rêkxrawên civakê medenî dikeyn ku vî karî da ku piştevan bin harîkarî me bin ئێوە داوای پشتیوانی و هاوکاریتان لەو لایەنانە کردووە ما هفکاریەکە بەردەوامە هەی و گەلڤە هەمی لایەنە دا و وەکەم شێن بێژین وەکی ژوورێکە هەفپشت کە عملیاتە هاتیە دروستکردن گەلڤە هەمی لایەنە و ئەم هەمی پشتەوانی تێکردینە و تا بشێن پتر بگەهینە خەلکێ بزیترین وەخت بەڵێ دکتۆر لە ڕووی پێداویستی پزیشکی و دەرمان و پێداویستی تەندروستیەکانەوە بەو پێی کە ئەو ئاوارە زۆرە ڕووی کردوتەوە ناوچەیە هیچ کەم و کوڕێکتان نییە پێداویستی تاوتان لەبەردەستایە کارمەندی تاوتان لەبەردەستایە دەرمانی تاوتان لەبەردەستایە بەڵێ بەس بۆ زانین ژمارە خەلکێ دهوکێ ئەم نزیکە میلیۆنە و 200,000 مرۆڤینە ژمارە خەلکێ ئێمە دەڤێرە شنگارێ وارێ ئەمکۆنڤار ڕۆژە بتنێ گەهشتیە وێرە نزیکی 450,000 حتا 600,000 کەسێکی هاتین ئەvە بارێکی گەلێکی گرانێ خستیە سەر هەمی دەستگەهێنمان سەخلەمیدا
ام دیف شیانا هنگی شاینا محکم و کوریل وی خلکی نکریا همی پیت خدمتن ساخلمیت هنا پیشکش کرن به برانبرجی بس بارگران یا که زور خستیا سرهنده کو آست درمان و پیتویا ما کم بویم ام هماهنگی که باش سپاسی و وره وزیر ساخلمی حکومت هرم کردستان وزیر ساخلمی حکومت فدرال کو پراستی زور پشتوان بوینه و ما ام چاوره نوار و جدا برای که وزارت ساخلمی فدرال بغداد جماره که باش و کلوپل و درمان و گهنه پارزگاه ما کو بهنده ام بشیم پتر خدمت خلق خوب کن یک وابر که هاتی قصد ما کریل دهو که بله دکتور بختیار لەگەڵ من بمێنەوە دەگەڕێم وڵات دەمەلای کاکسەرنگ پێشتر پرسیارێکم دەکردی لەسەر وەزیری پێشمەرگە و ئەو ئیرادەی بۆ یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و بەتایبەت و پرسیارم لەوە کرد کە بزوتنەوەی گۆڕان بەرداوام ئاماژەی بۆ کرد کە ئەوان خودی وەزارەتیانەوێ نەک وەزیر. بەڵێ باشە با لێگەڕین ئێمە تقریبا یەک دوو مانگێکە بێ حکوومەت تشکیل بووە و تشکیلبوونی حکوومەت ئەم بارودۆخەی بەسەرا هات بەڕاستی و من پێم وایە پێویستە فرسەتێک بدرێ بە هەر وەزیرێک کە لە هەر پۆستێکە یان بە تەواوی کابینەکە بۆی بزانین ئەو بەردامی کە خسوێتی ڕوو ئەتوانین چۆن جێبەجێ بکە چۆن جێبەجێ بکە بەڵێ دەزانم ئەمێ ئەوشی بکەمەوە لە شیکردنەوەکە وەڵامەکە دەستەکەوێت مەسەلەی وەزیری پێشمەرگە هەر وەزیرێکی تیژ بەڕاستی ینی ئێمە با لێگەڕین لانی کەم 6 مانگێک تێپەڕێ بزانین لە چوارچەوەی وەزارەتەکە خۆی ئەتوانێت چی بکەوە ئەگەر نا بەڕاستی ئەگەر ئەو بەرنامەی کە هەیە ئەو کاروبارانەی کە مەفروزە بکرێ ئەو هەنگاوانێکی کە پێویستە بدرێ ئەگەر نەکرێ پێویستە بەڕۆنی بۆ خەڵکی کوردستان ئاشکرا بکرێەوە هەتا ئەگەر بێتە سەر مەسەلەی انسحاب یان استخارەشی بەدوای بێ. بڵێ لەو ماوەیەدا ئەم ماوەی کە تۆ باسێکیت کە حکوومەت تشکیل بووە پێ وایە بە تایبەت وەزیرەکانی بسووتنەوەی گۆڕان توانیویانە هەنگاوی جدی و عملی بنێن بۆ ئیشکردن لە وەزارەتەکانیانە بۆ ڕێخستنەوەی وەک دەوترا بە موەسسەکردنی وەزارەتانە. من ئەوەندەی ئاگدار بن طبعاً بن ئەو بەڕێزانە ینی لە یەک دوانێکیان زیاتر نزیکترم بەڕاستی ئاگام لێ کە زۆر بەجددی جووتەکەن چکە هەر کەسێک لە مؤسسەیە کە ئیش بکە بەڕاستی لانی کەمەوە جێدەستی دیار بێت جێگەدەستی دیار بێ و کارێکی باش بکات ئەوەندەی من ئاگدار بم لە هەوڵان بۆی بتوانن ئەو بەردامی کە هیانە جێبەجێ بکەنەوە ئێمە دوای 6 مانگ توانین لە تشکیلبوونی حکوومەت و تەقیم بۆ هەر کەسێک لەو بەڕێزانە بکەین بزانین لە مەجالیش خۆیان سەرکوت بۆیانە بەڵام ئەوەندەی من ئاگدارم وەکو باسم کرد کە پلان و بەردامە هەیە و هەنگاوی بۆنرێ با لێگەڕێین فرسەتێکیان بینێ بزانین نتوان چی بکەن. باش لە ئێستادا پەرلەمانی کوردستان نوێنەری بزوتنەوەی گۆڕان نوێنەری سەرجەم لایەنەکانی تێدایە ئەکرێ پرسیاریەوە کەم نوێنەری خەڵک لە نێو پەرلەمانی کوردستانە پەرلەمانتارەکان خودی پەرلەمانی کوردستان وەکو پێویست لە ئاست ئەم دۆخەی ئێستاە بووە. بەڵێ بەداخەوە خۆی لە پێشوو شاوە بوو مە عیلاقی بەو کەلتوری سیاسی ئەمەوە ینی پەرلەمان بە ڕۆلی خۆی هەڵنەساوە ینی لە هەموو ئێمە چوار خولی پەرلەمانمان هەیە بەم خولی کە ئێستا هەیە ینی بە درێژایی ئەو چوار خولە پەرلەمان نەیتوانیەوە بە ڕۆلی خۆی هەڵبستێ ینی ئەوەی کە جارێکتر فۆکسی بردەوە سەر پەرلەمانی کوردستانەوەی کە تەرکیزی خەڵکی هێنایەوە بۆ سەر پەرلەمانی کوردستان وەکو مؤسسەیەکی تەشریعی و مؤسسەیەکی سیاسی مهم توانین بڵێن ئێمە لە خولیسیەوە بوو ئەوش بۆ حکومەی کە دەنگی ناڕەزایەتیا بووە تەکەتولی معارەزە هەبوو بە بەردەوامی ئەمە وایە کرد کە خەڵک چاوی لەسەر پەرلەمانی کوردستان بێ و فعالیتێکی گەورەی هەبێ پەرلەمانی کوردستان لە ئێستاە مەسەلەی بەعرضت کەم لە ئێستاە مەسەلەی نەبوونی معارەزە لەناو پەرلەمانی کوردستانە ئێمە بمانەوێت بە جۆرێک لە جۆرەکان تەسیری سلبی هەیە بۆ سەر ئەدای پەرلەمانی کوردستان و ئەو نەوع تەوافقی کە دروست بووە لە بینی هەموو کورد لە سیاسەکان تەسیل لەسەر ئەدای پەرلەمان کردووە و تەسیل لەسەر ئەوە کردووە کە ڕەنگە نوێنەرەکانی خەڵک نتوان بە ئیشوکاری تەواوەتی خۆیان هەڵبسن بەرامبەر بۆ وعدانە بتوان جێبەجێ بکەن کە بەرامبەر بە خەڵک داوێنە ئەمە بە نوعێک لە نوعەکان بە خاڵێکی سلبی بۆ پەرلەمان من حساب یەکەم ئەو تەوافقی کە هەیە کە لەسەر هەموو مەسەلەیەک تەوافق بکرێەوە لەناو پەرلەمانە بەدەنگدان ئەو مەسەلانەیەک لای بکرێتەوە ئەمە سەبەبێکە سەبەبێکشی وەکو باسم کرد ئەمە عیلاقی بە کەلتوری سیاسی وڵاتی ئێمەوە هەیە کە پەرلەمان نەیتوانیەوە بە درێژایی 20 ساڵی ڕابرد ڕۆڵێکی کاریگەر بگەڕێکە وەکو مؤسسەیەکی تەشریعی مؤسسەیەکی سیاسی زۆر گرنگ. باش کەواتە دیسان پرسیارەکە بە زۆرێکی دیکەکەمەوە لە ئێستاە
پەرلەمان وەکو پێویست ئەم خولە ئەم ئەندام پەرلەمانانە توانیویانە لە ئەست ئەم ڕووداوانی کە ئێستا ڕوئەدەن خۆ ئەم ڕووداوانە ڕووداوێکی سیاسی با بڵین یا حیزبێکی لایەنێک نییە ئەمانە ڕووداوی نیشتیمانی من ڕووداوێکن بەسەر هەموو ئەم وڵاتەدا هاتووە هەمووشیان سەرجەم لایەنە سیاسەکان لەسەرمە تەوافقیانەی موافقن وەکو پێویست توانێتی کاری خۆی بکات ئێمە نەک پەرلەمانی کوردستان پەرلەمان و مؤسساتەکانی تریش نەیانتوانی وەکو پێویست بە ئیشکاری سەرێکی خۆیان هەڵبسنەوەش علاقەی بە هەندێکی علاقەی بە خەلفێتێکی هەیە ینی علاقەی بەڕابردووە هەیە هەندێکشی علاقەی بەڕاستی بەم دۆخە تازەوەیە کە دروست بوو ئێستا دۆخێکی زۆر ناتەبیعی لە هەرێمی کوردستانە دروست بووە و ئێمە بمانەوێت دروستبوونی ئەم دۆخە بە نوعێک لە نوعەکان تەسیری هەیە بۆ سەر ئیشوکاری هەموو مؤسساتەکان و تەسیری تەنانەت بۆ سەر ژیانی خەڵکی ئاسایش هەیە ینی تۆ سێریکە ینی تۆکو فەردێک لە ناو مجتەمع بارودۆخە تەسیری سەر ژیانی ئاسایی تۆش کردو ینی بۆیە تۆش تەبیعی ناژی تۆش تەبیعی ئیشوکارەکانی خۆ بەڕێوە نابی وەکو فەردێک وەکو تاکێک وەکو هاوڵاتیەک بێگومان مؤسساتەکانیش تووشی و حاڵەتە بوون تووشێمانە چاپکاتەوە ئەمە عیلاقی بەوە هەیە بەڕاستی ئێمە ئەبێت تێبگەین لەوەی کە ئێمە لە وڵات لەم نیشتیمانە خەلەلی گەورەمان هەیە لە هەموو مؤسساتەکانە ئێمە بێدان بەو حەقەتا بنین و پێویستمان بۆ هەیە وەکو چۆن جورئەتی ئەومان هەبێت کە دەست بخێنە سەر برینەکانە بێ جورئەتی ئەوشمان هەبێت کە هەنگاوی عملی بنین هەنگاوی فعلی بنین بۆی ئەو برینانە ساڕێژ بن ئێمە بتوانین لە وڵاتە مؤسسە دروست بکەین مشکلی ئێمە وەیە لە وڵاتە مؤسسە نییە بەڕاستی مؤسسە نییە کە مؤسسە نەبوو لە غیابی مؤسسە ئەحزاب هەڵەسێ بۆ ڕۆڵە ئەشخاصە و ئەحزاب هەڵەسێ بەم ڕۆڵە گرفتەکە لە مایە ئێمە ئەبێ ئیش بکەین بۆی ئەم مؤسساتانە دروست بکەین بۆی بتوانین بەرگەی هەر قەیرانێک بگرین کە دێتە پێشەوە لە هەرێمی کوردستان بۆ تا ئێستا ئیشتان بۆ ئەمە نەکردووە لە کاتێکە بەتایبەت پەرلەمان سەرۆکی پەرلەمان سەر بە بچوتنەوەی گۆڕان وەڵاهی ئەوە حەقە لە خۆی بپرسێ بەڕاستی کۆڵسوورایەکی بچوت بەڵێ دەزانم حەقە ئەو پرسیارە لە خۆیان بکرێ بەڕاستی من ئەگەر وەکو کەسێک وەکو چاودێریکردن ئەگەر من لە دەرەوە سەیری ڕۆڵی پەرلەمان یا ڕۆڵی حکوومەت بکەم ڕەنگەی تێبینی خۆم هەبێ بەڵام دیسان دێمەوە سەر ئەوەی کە مەسەلەن ئیلتیزامێک بەرامبەر بە مؤسسەیەک ڕەنگە کۆمەڵێک ڕەفیقی خۆمی تیابێ من نتوانم لێرەوە بیان خەمە بەردەمی محکەمەیەک بە تایبەتی لە ئێستاە کە دۆخێکی ناتەبیعی هەیە لە هەرێمی کوردستان وەکو باسم کرد بەڵام بەرامبەر بەم دۆخە ناتەبیعیەش وەک خۆتەڵی ناتوانانی وەکو پێویست کار بکەن بەداخەوە کە نەیانتوانی وکار بەداخەوت وەڵامە بۆ هەموو وەڵام نییە ئەوە ئێمە هەموو ئەندامانی پارلەمانی کوردستان خەڵک دەنگی پیاوان بە تایبەتی ئەم جارە قایمەیەکی نیمچەکراوە بووە قایمی نیمچەکراوە بۆ خەڵک دەنگی پیاوان لە هەموو حیزبە سیاسیەکان دیسان خەڵک هەموو ئەم ئەحداسانە بینێت توانێت محاسبەی ئەو حیزب بکە کە نەیتوانیوە وعدەکانی خۆی برێتە سەر دیسان نتوانێت ناو ئەحزابانەشە لەناو حیزبەکانیشە محاسبەی ئەو کەسانە بکە لە دەنگانێکی ترا کە نەیانتوانێت خاوەنی وعدەکانی خۆیان بن باجێبەرین بۆ خەڵک باجێبەرین بۆ ئینتخاباتی داهاتوو خۆ ئێمە لە وڵاتە ئاژین و بەدڵنیایەوە ئینتخاباتی ژیژ لەم هەرێمان ڕوئێتە پێشەوە ڕۆیە و ممکنە بەشێکی زۆری ئەو برادرانە یان خەڵکی تریش بێوێ خۆی هەڵبژێرێتەوە جارێکی تر بە ئەمەلێ گەڕێن بۆ خەڵک بەڕاستی خەڵک بڕیان لەسەرەوە بە کام حیزبی سیاسی ئەدای خراپ بوو نەیتوانیەوە بەرنامەکەی جێبەجێ بکەوە لەناو حزابی سیاسیسا یعنی سیاسیشان لەناو ینی ئەفرادەکان کە باز بە قایمەی نیمچەکراوە هاتوون کی ئەدای خراپ بووە خەڵک بە محاسبەی بکە لە سنووقی دەکەن پێ دوایە تو ئاماژەت بۆ کردوتە کاتێکی کەم پۆشتۆ لە پێگەێنانی حکوومەتە ئەگەر کاتە زۆرەکەی دیکەش بڕواتە و کاتی کەماوە پێ دوایە بەتایبەت نوێنەرەکانی بچوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان و سەرۆکی پەرلەمان و وەزیرەکان لەنێو حکوومەتە بتوانن ئەو کارنامەی کە هەیەە جێبەجێ بکەن من تەمەنایەوەکەم خۆ ئەگەرەوە نەکەینەوەی اتحادی سیاسی بەڕاستی تۆ بەرنامەیەکی سیاسی تەڕح کردووە بۆ خەڵک لەسەر ئەساسی ئەو بەرنامەجە سیاسی دەنگی پێداوی هەر حیزبێکی سیاسی لە هەرێمی کوردستانە باشە خۆ خەڵک وەکو باسمان کرد خەڵک ئێستا وشیارە و انتخاباتی ترمان لە بەردەمایە تۆ ئەگەر نتوانانی ئەو بەرنامەیە جێبەجێ بکەی یانەوێ بە خەڵکی کوردستان بڵێ ئەوە من نەمتوانی ئەم بەرنامەیە جێبجێ بکەم لەبەر ئەم خاڵانە لەبەر ئەم عرقلانە و دەست بخەیتە سەر برینەکان بەوازحی ئەسبابەکان دەزیشان بکەی باشە یان ئەبێت یا بمێنیتەوە بەدڵنیاییەوە ئەگەر بەونەوە عبڕاتەوە لەسەر سنووکی انتخابات باجەکەی باش کاک سەرنگە گەڕێمەوە وڵات دەچمە لای پامنێرمان ڕێبوار کاکەی لە هەولێرەوە ڕێبوار سڵاوت لێبێ و شەو باش تۆ ئێستا لە هەولێری دەمەوێت ڕەوشی ئاوارەکان بزانم لە هەولێردا ڕەوشیان چۆنە باری تەندروستیان چۆنە ژیان و حاڵ و گوزەرانیان چۆنە ئایا توانراوەکو پێویست ئەوانی کە بۆ ژیان هەن و بۆ ژیانێکی سادە هەن بۆ ئاوارەکان
وەکو پێویست خزمەتیان بکرێت و بۆیان دابین بکرێت لە ڕووی تەندروستیەوە و دەمەوێت پرسیار لەوە کەم زانێری زیاترمان بیتێ لەسەرەوەی کە وەک بینیمان و بیستمان ئەمڕۆ ژنێکی ئاوارە لە ناحەی بەحەرکەی پارێزگای هەولێر بەهۆی داڕمانی کابینێکی نیشتەجێبوونەوە گیانی لەدەستدا. بەڵێ دیاری سڵاو لێبێتن. ئێستا ئێمە لەو شوێنین کەوا ئەو ئافرەتە لێرەدا دوای نیوەڕۆی ئەمڕۆ بەهۆی ئەوەی کە باوبارانێکی بڵێن توند سنووری شاری هەولێری گرتەوە لێرە گیانی لەدەستدا و بەگشتی دەمەوێت باس لەوە بکەم کەوا ڕەوشی ئاوارەکان بەهۆی بارینی ئەو کاتێک کە بڵێن باران باری ڕەوشیان خراپ بوو لە نێو خێمەکاندا لەو شوێنانی کەوا تێدا دەژیان. من لێرەدا کە سوکاری ئەو ئافرەتە لەگەڵم دانا بۆ ئەوەی کە زانیاری زیاتر لەوان وەربگرین و چۆنێتی ڕوودانی ئەو ڕووداوە بڵێن بۆ هۆی ئەوەی کەوا ئەو ئافرەتە گیان لەدەست بدا لە زاری خۆیانەوە ببیستین. ئێستا لەگەڵمدان ئەگەر بکرێ بەڵێ ئەو ئەم کاتت باش ئێوە وەکو کە سوکاری ئەو ئافرەتێک کە ئەمڕۆ گیانی لەدەستدا ئەگەر پێمان بڵێ ڕووداوەکە چۆن بوو؟ بەرام ڕووداوەکە ئێمە ئەلێرە ناو ئەو مەزرعی بوون مەزرعەکی کاک جەمیلە بەخێر خۆی ئێمەی حەواندی و ئەلێرە سعات 1:30 بوو بۆ 2 ڕانێ بوو لە ناو ئەو کابینێ دانیشت بوون ئەم بەخۆم لەگەر 6 منداڵی بوو ئەو حاسیبە ئەو هەوا هات و بارانەکەم و 3 دقەنەوە بووتە هەوا بۆ عاسیبە کابینەکە وەرگێڕا کو وەرگێڕا 4 تەقلەی لێدا لە سیمەکەیدا ئەوە بە زەلام ڕاستمانە کردو لەگەڵ کاک مستەحوانی ڕاستمان کردو بەس منداڵم دەینا دەرێ منداڵەکان دەینا دەرێ ئەو کوڕە یەکیان سەری تەقی دایکی بە هاواری منداڵەکانی داهات ئەمن بەس ئەوەندە پێ دەکرا هاوار دەکەم مێنە دەرێ هەوا هەرکیانی باتێ دەری دەیبا دایکم هاوار دەکە ئەنگۆ مێنە دەرێ لە ئاخری دایکم لە سیمەکە گیر بوو بەس ئەوەندە پێکرا لەسەرەوە هاتمە دەرێ و پێم بریندار و دەستمیش بریندارە بەس کارەبەکەم کارەبەکەم بسان گوتم بەس لەبەرەوەی داسیمەکە کارم نەبی لەبەر بارانی ئەو 7 نەفەر هەموو لێرە کارم دەبی دەست خۆش بێتن دوای دەگەڕن ئەگەر بکرێ ئێوە کە بە هەمان شێوە لەو شوێنە بوون ئەگەر قسەمان بۆ بکەن کەسیان لێرە نەبوو تەینا مام و بەڵ ئەوان لە شوێن ئێستا هەموو لێرە بەس کاک مەسلح لەگەڵم بوو ئەوانش بە قارەقاری ئێمەی هاوارمان کرد مێنە دەرێ ئەوەی بەهاتەیە دەرێ هەوا دەیبرد ئێوە چەند ئایلە لێرە بوون نێسکەی 13-14 ئایلە لێرە 15 ئایلە نێسکەی 6 نەفەر لێرێ بە منداڵەوە هاوکاریەکانی حکوومەتی هەرێم کە بڵنداوی کرابوو تا چەند بێوە گەیشتووە حتا ئیستا هیچ نەگەشتە ئێمە تەینا لە ژنەک نەبی ئەویش بە تێلەفۆن و بە معریفەتی ئافرەتێکمان با بڵێن لێرە بوو ئەمری خوای کرد خوشکی دەیناسی پێکەوە تەڵەبە بوون کەواتە ئێوە ناڕازین لەو هاوکاریانێکە هیچ هاوکاریەکمان لۆ نەکریا و کەسێکیش ناتێ سەردانی ئێمەی نەکردیا و دایان جارچوونە ناو کەمپەکەیش گوێمانش لێ ناگرێت چێ جێتان لێ ناگرێت ئەوانەی ئەو ڕێکخراوەکان یاخود ئەوانی سەرپەرشتی کەم دەکەن مدیر ناحیە بۆ سەرەوە بگرن بەڕاستی دنیا من لەگەڵمان بە سیارەی خۆم بەو مەرزێ لە پێشی ئەو هاجات دەکەم قەپات کاکە ڕاوەستە تەینام و بەردەکمان بدەنێ جامەکەی قەپات کرد و پێ لێدا لەسەر ئەو گوندەی هاتە سەر جادێ ئێمە گەڕان و داوچن خانی ببینن دوای هاتنەوە گەڕان و لای ئەو مزگەوتەی هەیکەلەکە تێلەفۆنەکەم پەیدا کرد چوومانی ئەو شخصی ئەو مختار ناوی جەنابەت نازانم کاک سەلاح کوڕەکەم دیت ئەوم نەدیت کوڕەکەی کاک عوسمانە شیشێکی بەدەست بوو بە لوعی ئاو بکات و ئاو تەزیێ بکات گوتی برا گیان ئەنگۆ لۆ ناچن شەڕ بکەن بەو قسەیش لەگەڵم گوتم برا وەڵڵاهی لە شەڕ بوو سلاحی ئێمە بەرامبەر ئەوانە هەموو بەردەقانە حساب دەستخۆش من دواتر بۆ زانایزار دەگەڕێم و ئەگەر بکرێ ئێوە بێنێرە ئێوە بە هەماشێ وەکو ئەو خانەوەدە کە لێرە ئاوارەن تا چەند سوودمەت بوونە لەو هاوکاریانەیەکەوە دابش کراوە بەسەر ئاوارەکاندا هەر بەگشتی ینی ئەوە تا چەند سوودمەت ناتیەوە مختارەکە لەکنمان نەم سەعاتێک نەتشتێک وەنە کەسە هاتیە لۆمە ئەلە ئەو ڕۆژ ئەو عەدادە بوو ئەو ئافرەتە ئەمری خوای کرد ئەو جەدوسێ جار هاتن لۆ ئێمەیە ئەوانەی هاتن شێ بوون ئەوانەی هاتن کیژێ فلەکەدین کاکەی هاتێرە لەگەڵ جەماعەتێکی ملازم ئەو برادرە ئێوە هاوکاریەکانی حکوومەت چۆن دەبینین کاتێک دەبینین ژمارێکی زۆر لەو ڕێکخراوانە کۆمەک خڕدەکەنەوە بۆ ئەو ئاوارانە تا چەند ئێوە سوودمەت بوونەوە ئێوە چۆن ئەو هاوکاریانە دەبینین کە دابش دەکرێت بەسەریاندا ئایا بە شێوەیەکی یەکسانە
وڵە برامەوە ئێمە لێرنەوە سێزە شەو لێرەنە هەر کەسمان دی ئەو ڕۆژە ئەوە حتا هاتە بەسەرمان هاتن ئەو کاک لازمەکە برادەرەکە هات لەگەر کیژی فەرەکە دیناتیەوە ئەنە جنابی گواتی کەس ناتیەوە سێزە شەو ئێمە لێرەنە ئەو مختار ئێوە وەکو ئاوارێک لێرە لەکوێوە هاتوون و چەند ماوەی چەندە ئێوە لێرەنە والله تقریبا 12 شەو ئێمە لێرەین 13 شەو لێرەین ئێمە خەرکی کاکەینە خەرکی دەبەری قەراقوشین قازای قەراقوشە ناحەی قەراقوشە ئەوە 13 ڕۆژ لێرە ئێمەینە کەس ناتێکنەوە ئەڵڵا منەزەمێکە ئەویش مەسیحەیە بە واستەی تەلەفۆنات و ناسیاریمان لەگەرەیە ئەو ئافرەتەکە ئەمری خۆیان کرد ناسیاری پێکەوە تەلەبوون لە مووسڵ وەختی خۆی بەس ئەوڕۆ ئەو حادیسە ڕوویدا جنابی مختارەکانەوە دوو جار بێنە کنمان ملازمە دوو جار هات نانیان لۆماینە خوا خێرا بنووسی هەندێک مدیرنە حێلۆمان دۆشک و تشتی نردیە تازە بەڕاستی ڕێبوار دەمەوێت ئیشەکە قەوما خەتای کەسی تێدا نییە بەڕاستی ئیشی خوایە و ئەلحەمدولە بەڵێ دیاری ڕێبوار من دەمەوێت لێرەدا پرسیارێ بکەم ئەو شوێنی کە ئەمانی لێن کوێیە و ئایا ئەمان خۆیان چوون بۆ لای لایەنە پەیوەندیدارەکان ئەو ڕێکخراوانەی کە بۆ هاوکاری و هاوکاریکردنی ئاوارەکان کە هەنوو لەوێ بوونیان هەیە بە تایبەت لە هەولێردا ئایا ئەمان پەیوەندیان کردو بە لایەنە پەیوەندیدارەکان و لایەنە پەیوەندیدارەکان ئەو لیژنانی کە دروست بوون بۆ سەرپەرشتیکردنی ئاوارەکان و خزمەتکردنی ئاوارەکان ئایا ئەمان پەیوەندیان بۆوانەوە کردووە ئەمانجان هەبوو لەگەڵەوانە ئەوان ئاگادارن کە ئەمان لێرە هەنیا خود ئەمان بۆ خۆیان لەم شوێنە بوون و پەیوەندیان بە هیچ لایەنێکەوە نەکردووە ئەگەر هاوکارم دەپرسێ ئێوە بە خۆتان هاتنی ئێرە و ئێوە تا چەند پەیوەندیتان کردووە لەگەڵ ئەو لایەنانەی کەوا کۆمەک و هاوکاریەکان دابەژەکەن و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان ئەوان تا چەند ئاگادارن کە ئێوە لێرەنە ئێمە هاتینە ئێرە لە خۆمان هاتین ئەو ساحب مەزرعە خوا خێری بنووسی بەس یەکەم ڕۆژ هاتینە باشی 2 سەعات چوومە ئاسایشی بەحرکەی زابەتەک دەرچوو بەداخەوە 1000 جار بەداخەوە بەس مدیرنە حەیە بەڕاستی باش بۆ ڕۆ گوتم بەردێکم دەوێت گوتی باشە بەردێکت دەمێ ئێوە کە هاتنە ئێرە لە کەمپەکان شوێنتان نەبوو یاخود هەر خۆتان هاتین ئێمە کەمپ نەکراتەوە ئێستا کەس لە کەم نەبوو بە شەرەك ناو کەم بوو ئەللا پۆلیسەکان لێ بوون بەس کەم نەکراوە دیاری من دەمەوێت ئێستا ڕای هاوڵاتی شتر بڵێن پارێزەرێک وەربگرم لێرە کەوا ئەویش ئاەتکاکەیە و ئەوان سەرپەرشتی یاخود لەسەر ئەو کەمپانە دەگەڕێنکەوە بڵێن ئاوارەی تێدایە دەمەوێت بزانم تا چەند ئەوان ئاگاداری ئەو هاوڵاتیانە بوون یاخود ئەو ئاوارانە بوون کەوا لە شوێنی بەو شێوە بڵێن لەو شوێنە جیاجیانەدا نیشتەجێ بوونە و ژیانە ڕۆژانەیان بەسەر دەبن بەڵێ کەواتە ڕێبوار بەر لەوەی بچیتە لای ئەو پارێزەرە ئەم کاتت باش ئێوە ڕێبوار کەواتە بەر لەوەی بچیتە دەمەوێت پرسیاریەوە بکەیت وەک دەزانین هاوڵاتیان بزنسمانەکان بازرگانەکان زۆربەی لایەنە پەیوەندیدارەکان هاوکاری مرۆیی کۆکەنەوە بۆ ئاوارەکان ئایا ئەو هاوکاریانە گەێنراوەتە دەست ئەو ئاوارانە و چۆن ئەو هاوکاریانە ئەگەێنرێەوە ئایا ئەمان ئاگاداری ئەوەن بەڵێ دیاری ئەمە پێشووتر لە ڕۆژانی ڕابردووشکەوە بە هەماشەوە لە ڕووماڵە تایبەتەکانی خۆماندا لە شوێنە جێدەکانی شاری هەولێر بەشێک لەو ڕێکخراوانە گلەی ئەوەیان دەکردکەوە ئەو ئاوارانەی هاتوون بە هەمویان بڵێن لە شوێنێک کۆ نەبوونەتەوە بۆ ئەوی بتوانن هاوکاریەکان بە تەواوی بە یەکسانی بەسەر هەمویاندا دابشکەن و ئەمە بۆتە گرفتێک لە بەردەم ئەواندا کە هەر خێزانە و لە سنوورێک بڵێیان لە شوێنێکدا نیشتەجێ بووە و هەمویان لە یەک شوێنینە بەڵام هەمان ئەو پرسیارەی ئێوە لە کاکەیان دەکەن کە ئەوان وەکو پارێزەرێک و وەکو ئەوەی کە لەسەر کەمپەکاندا دەگەڕێن بۆ ئەوەی کە چۆنێتی دابشکردنی ئەو کۆمەکانە بەسەر ئاوارەکاندا دابش دەکرێتن کاکەیان دەگەر بکرێبێن ئێرە ئێوە وەکەوەی دیارە بۆ پارێزەرێک و وەکو بڵێن لە ڕێکخراوەکاندا بەسەر ئەو شوێنانەدا دەگەڕێن کەوا کۆمەک و هاوکاریەکاندا دابش دەکەن ئەمڕۆکەش بە هەماشەوە ئەم کارەتان کردووە لە سنوورە جیادەکان لە سنووری شاری هەولێر دابشکردنی ئەو کۆمەکانە چۆنە و ئەو هاوڵاتیانەی وەکو ئێستا دەبینین لە شوێنەی ئەو هادان چۆن هاوکاریەکانیان پێدەگاتن زۆر بەخێر بێن سپاس بۆ NRT بۆ بەسەرکردنەوەی تەواوی خانەوەدا برایانی کاکەی ئاوەرە بوو لە ناوچەی سنووری دەبەری هەولێر پێشەچی من سوپاسی خەڵکی بە شەرەفی بەحرکە و دەوروبەری دەکەم خەڵکی هەولێر دەکەم دیارە لە تاوانەکانی جینۆسایدی برایانی هەڵەبجە و ئەنفالی بادینان و بارزانیەکان و
و لە سەردەم دۆسیەکانی دی خەڵکی بە شەرەفی شاری هەولێر ئەویان سەلماندووە کە هەردەم خۆیان بە خزمەتکاری خەڵکی زانووە و جێی دەستخۆشیە کە من لێرەوە سپاسی کاک عەبدولخاڵق دەکەم کە ئەفسەرە لە ئاسایشی هەولێر بە پلەی ڕایت کە شوێنی ئەو برایانەی ئێمەی کردوتەوە زۆری ڕێژەی ئاوەڕەی برایانی ئێمە چ لە کاکەی چ لە مەسیحی چ لە شەبەک بەحقەت لە ئاستی چۆن بڵێ زۆری ئاوەری ڕۆژ ئاوایەکان لێرە و هاتنی ئەوانیش دەتوانم بڵێم وەکو پێویست شوێنەکان شوێنی گوزەران و لە ڕووی تەندروستیشەوە شوێنی ژیان نییە تۆ ئەگەر سێری ئەو کەمپی ئێستت کرد کە جەنابەت سەردانت کرد کە کۆمەڵک خێزان لەوێنە بەحقەت شوێنی لە کاتێک لە وەرزی هاوینداین ئێمە کە دەزانین گەرمایەکە پلەی گەرمایەکەی زۆر زۆرە تۆ لە ڕەنگە لە ئەوانەی لەبەر سپلتن ئێستا لە ماڵ هەندێک جار لەگەڵ کوژانەوەی کارەبا تێکچوونی شیرازە خێزانی دروست دەبی چ جای ئێستا بێ سێری ئەو شوێنانەکەی کە شوێنی ژیان نییە ناچاری ئەوانەش نەگرن کە ناسنەنا ئەو شوێنانە بێگومان ڕەنگە کاکەماڵ و ئەو برادرانی کە لێرە دەبینن ئەوانە خەڵکی ئەو پێنج گوندەی کاکەینە کە ئێستا بەداخەوە لە بەردەستی تیرۆریستەکانی داعشە چۆن ئەوانە ناچنە ئەو شوێنانە هەر هۆیەکەی بۆ ئەو دەگەڕێتەوە کە ڕەنگە لەبەر زۆری ژمارەی خێزان و کەمی ئەو شوێنەی کە دابین کراوە ڕەنگە حکوومەتی هەرێمیش من ناتوانم لێرە گلەی لە حکوومەت بکەم چونکە زۆرەی ڕێژی ئاوەڕەیەکانی فەلوجە و ئەنبار و ئەو وەزعی بەسەر ئێمە هات وەزعێکی چۆن بڵێ نەماتوانی بوو نەخوازراو بووە و لە ئاستی ئەو توانای حکوومەتی هەرێم نیە حکوومەتی هەرێم کە ئێستا خۆتان دەزانن و چەند مانجێکەوە حکوومەتی ناوەندی سەرجەم ئەو بودجەی کە بۆ کوردستان دەهات بڕا لەلایەک ئەو بارە قورسەی کە کردوتە سەرشانی حکوومەتی هەرێم کە دەیبینی لە ئاوارەیەکانی دەرەوەی هەرێم و ناوەوەی هەرێم و ناوچە عەرەب نشینەکان کە بۆتە بارگرانیەکی زۆر زۆر گەورە لەسەر بەڵێ ڕێبوار دابشکردنی ئەوانە من دەگەڕێمەوە سەر بچارە ڕاستە ئەو شتانە هەموو هەیە بەڵام دابشکردنەکان چۆن بووە ئێوە وەکو ئەوەی کە سەرپەرشتیتان کردو من بەخۆم سەرپەرشتیم نەکەم من لە ڕووی یاسایەکەی لەگەڵ وەزارەتی داد ئێمە لەگەڵ وەکو سندیکای پارێزەران ئێمە لە ڕووی یاسایەکەوە هەستاوین بە دەستپێکردن بە ئالیەت چۆنێتی خۆ ئامادەکردن بۆ ڕێکارەی یاسایەکان ئەو برایانی کە ئاوارە بوون لێرە ئەوە هەمووی بەپێی پەیماننامەی ڕۆما بەپێی قانونی محکەمەی جینایی دەولی هەمووی تاوانی دژە مرۆڤایەتی دەرحەقیان کراوە هەمویان لەسەر زێد و باکوورانیان بە شێوەیەکی زۆر نائینسانیانە کە ئەگەر ڕەنگە هەر یەک لەوانە لە شوێنی خۆیان بمابایەنەوە زۆر لە برا ئێزیدیەکانیان خراپتر بەسەرداهات بۆیە ئێمە ئەمڕۆ و دوێنێ و پێرێ بە وەکو پارێزەرێک وەکو بە ئەرچی سەرشانی خۆمان زانیوە کە لە ڕۆی یاسایەکەی ئەوە ئەرچی ئێمە بووە چۆنەتی کۆکردنەوەی ئەو بەڵگانە و بە تایبەتی ئەوەی بەسەر شنگاڵ هات ڕاستە ئێمە وەکو کاکەی کە زیاتر لە 6 گوند بەس لە دەڤەری مووسڵ و هەولێر ئاوارە بووە و شوێنەکانی تریش خۆ ئامادەی زۆر زۆر باش کراوە لە ناوچەی کەرکووک لە ناوچەی خانەقین چونکە بەداخەوە ئێمەی کاکەی لە هەموو سنوورەکانمان لەگەڵ عەرەبە لەگەڵ ئێستاش بۆتە خەتی تەماس لەگەڵ داعش بۆیە ئێمە دەڵێن برینەکانی شنگال زۆر زۆر گەورەترن لە برینەکانی برایانی مەسیحی و برایانی کاکەی و شەبەک ڕاستە ئێمەش ئاوارین ئێمەش دەربەدەر بووین و ئێمەش ڕۆژانە کە دەبینین لە بەرچاوی خۆمانەوە تۆپەکانی داعش کە لە ناو گوندە کاکەیەکان دەدا بێگومان ئەوە خۆی لە خۆیدا ئازارێکی جەستەیی و دەرونی سەرجەم ئەوانەیە کە دەبینی لێرە ڕۆژانە بە چاوی خۆیان دەبینن بۆیە دەگەڕێمەوە سەر ئەوەی کە چۆنێتی دابشکردنەکە ڕەنگە ئەو لیژنانەی کە لە ناوچەی خەبات ئێستا کۆمەڵک لە برا مختارەکانیان ئەوانەی کەسانی ڕیشتبی و پیاماقولن لەوێ بەکارەکان هەستانە ڕەنگە من لە دوور و نێزیک ئاگاداری دابشکردنەکە نەبم بەڵام ڕەنگە هەندە خەڵکیش گلەی هەبی بەڵێ ڕێبوار وەکو پێویست ئەو یارمەتیانەی کە هاتووە بەدەستیان نەگەیشت من دەگەڕێمەوە دواتر دیاری ئەمەی کە بینیتان ئەو بڵێن ئەو خێزانە بوون کەوا ئەو ئافرەتە ئەمڕۆ بەهۆی ئەو باوارانەوە جیان لەدەستدا و ئەوان لەو شوێنەدا دەژینکەوە وەک خۆشیان ئاماژەیان پێکرد تەنها یەک ڕێکخراو هاتووە بە سەردانی کردوون و هیچ سودمەند نەبوونە لەو کۆمەکانی کەوا خڕکراونەتەوە کە بڵێن هەم لەلای ڕێکخراوەکان بێت یاخو لەلایەنی پەیوەندیدار وەکو حکوومەت بێتن بۆ ئەوەی کە هاوکاریەکان بگات بەدەستیان ئەوان ئێستا لە وەک خۆشتان دەبینین لە ڕۆژێکی خراپدان و وەکو خۆشیان ئاماژەیان پێکرد کە بڵێن ژیانیان لە مەترسیدا چووکە شوێنەکە هیەوە نییە بڵێ ژیانی تێدا بەسەر ببەن بەڵێ ڕێبوار لەگەڵمانە ببێنە و دەچمەلای دکتۆر بەختیار ئامێدی بەڕێوەبەری کاروباری تەکنیکی تەندروستی دوهۆک دکتۆر دەمەوێت بزانم ئایا تا ئێستا بەگشتی ڕێژەی و نەخۆشانەی کە
سەردانی بنکە تەندروستەکانیان کردەوەیان لە ڕێگەی تیمە تەندروستەکانی ئێوە تۆمار کراون چەندن وایە زۆرترین ئەو نەخۆشیە باوانەی کە تیاندا بووە چی بووە و ئایا تا ئێستا هیچ نەخۆشێکی درم یان پەتا لە نێواندا بڵاو بۆتەوە؟ بله زۆر سپاس وەکما بیدادش گوتی پترش 63,000 نەخۆشن خەڵکێ me deverê şingarê wara seredana dezgehên me saxlemî kirîne û pitiş 5,000 li tîmên gerok jî hatîne çareserkirin. Her wasa pitiş 1,800 nexweşxaneyê me hatîne nivandin û çareseriya ya pêtivî bi hatiye kirin. Li rojên êkê û duyê ku xelkê me derbasî bû اوريكا گرما ريكي باتريانا توشي حشكاتيه ببون امجي بيجيش بر گرما دنيا وكي مسيا اوه لو جهن لي توشي وقالك توشي حشكيه بونو بيجين زختوا كيم بو موارا بتر بريكا سيلانا وريكن دي ما چارا سريا وات كرن الوان روجا بشتي الوان قطب خانه وجهن گشتي كم بوينك وقربالغيه كزور تدا وجبر نبونا بيجين راستا كي باش خدمتن آوه و پاقجل وان جهان دا نخوشین زکچونه و درابونه تارادک نفودا یتهین بس ام خوشبختانه حتی نو کشن بیجین نبویا که هنده که بیجین پتایا که آنجی پرنگه که مترسی بلاف بویا بس اف مترسیه هشتا هی و ام همی کارات که اینکو ریگرتنه الوه هنده که اینکو اف رنگ نساخیه بیتاوا که پتایا که جی آنجی بتن نساخیه که کجاک نفودا بلاف ببیتن بەڵێ دکتۆر لەگەڵمانە بمێنەوە دواترە گەڕێمە وڵات کاکسەرنگ دێمە وڵات وە کۆڵسوڕایەکی زوتنەوەی گۆڕان چۆن لەم دۆخە ئێستا هەرێمی کوردستان و چەکدارانی داعش بە گشتی ئەڕوانیت خوێندنەوەی تۆ چیە؟ دیارە ئەم دۆخە دۆخێکی مەترسیدارە بۆ تەواوی عێراق و بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان بەس سوپاس بۆخوا ئێستا تقریبەن وردە ئەو مەترسیە لەسەر هەرێمی کوردستان کەم بۆتەوە دوایەوەی کە دۆستەکانی خەڵکی کوردستان وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و وڵاتە ئەوروپیەکان هاتنە سەرخەت ئەم مەترسیە ئێستا لەسەر هەرێمی کوردستان کەم بۆتەوە بە بەردەوامیش بەرەو کەم بوونەوە ئەڕام من بە بڕای من مەسەلەی هاتنی داعش سێ دەرەنجامی لە دوای خۆی هێنا دەرەنجامی یەکەمیان لابردنی نوری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق بوو و بە هاتنی داعش هیچ چانسێک نەماوە بۆ ئەوی مالیکی بتوانێت بۆ خولی سێم بێتەوە بە سەرۆکوەزیران جارێکتر لە عێراقەوە ئەمە کۆتایی بەم بابەتە هات دەرەنجامێکی تری بەڕاستی ئێمە بێ وازەح قسە بکەین مەسەلەی بە بڕای من دواخستی پرسی سەر بەخۆی هەرێمی کوردستانە لە ئێستایە بەڕاستی هاتنی داعش ئەو بمانوێنەمانوێت بۆ هۆی دواخستنی ئەو پرسە ئەمە بۆ بەمە ئەگەر ئیجازەم بەی سوورەکە تەواوکەم سێهەمیشیان بە بڕای من دەرەنجامی سێم هاتنەوەی ئەمریکا بوو بەهێز بەهێزێکی ینی بە قووەتی جارێکتر ئەمریکا هاتەوە سەر هاتەوە ناو عێراق هاتەوە سەر نەخشەی سیاسی عێراق و ئێوێ بە ڕۆڵی خۆی هەڵبسێ ئێمە لە بیرمان نەچێت لە ماوەی ڕابردووە کە ئۆباما سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە هێزەکانی ئەمریکای کشاندەوە لە عێراق لە فترەی لەو کاتەوە تا ئەم ئەخیرانەش بە بەردەوامی ڕوبەڕووی نەقدە بووە نەقدێکی زۆری لێگیرا کە ئەمریکا هات 5,000 جوندی خۆی لە عێراق یا بە کوشت یانیشی ئاوا بە عێراق بەجێ هێڵێ بۆ مەسەن بۆ وڵاتە دراوسەکانەوە بە تایبەتی بۆ ئێرانەوە و ئەمریکا بە یەکجاری لە عێراق دێتە دەرەوە ئەمە بە بڕای من ئەم دەرفەتە ئەمریکا قۆستیەوە و زۆر بە قووەتی ئەمریکا ئێستا و لەمە دوای دێتەوە سەر ساحی سیاسی عێراق و ئەوە بە هێزی سەربازیش هاتۆتەوە ئەمریکا لەمە دوای لەگەڵ غەرب بەعام ینی ڕۆڵێکی ئێجگار گەورە لە مەسەلەی دروستکردنەوە و مەسەلەی ئاراستەکردنی سیاسەتی عێراقا بگێڕن کەواتە دڵسۆزیان بۆ کوردەوە نەبوو بێگومان هەر دەوڵەتێک کە هەنگاوێک ئەنێ ئەو سەیری بەرژەوەندی خۆیەکە لە سیاسەتە مەسەلەی عاتیفە ئەوە جزئیاتە بەڕاستی ئەوەی کە هەیە ئەوەی کە لە سیاسەتە تەحکومەکان مەسەلەی بەرژەوەندیە بەرژەوەندی ئەو وڵاتانەوە خوازێک کە لە ئێستایا بیانەوەی عێراق بە یەکگرتووی بێڵنەوە وەکو پرسیارەکەی وەڵامی پرسیارەکەی جەنابی شدووە لەسەر هەموو ئاستەکان باسیەوە ئەکرێت کە ئەمانەیانەوێ عێراق بە یەکگرتووی بمێنێتەوە ئەمە خواسی ئەمریکاشەوە خواسی غەربیشە بەڕاستی لەسەر ئەم ئەساسە پشتیوانیەکی لە ئێستاە دەولی وازەح نییە بۆ ئەوی کە هەرێمی کوردستان سەربەخۆ بێەوە بە سەراحەت باسی ئەوشیان کردووە کە لەم کاتا لەگەڵ ئەوانەی کە هەرێمی کوردستان جابێتەوە لە عێراق بەڵام یەکشت هەیە بەڕاستی ئێمە ئەزانین کە نوری مالیکی هەڵنەبژێراوە ئێستا حەیدەر عیبادی هاتووە و
ڕاستپێراوە بۆ دروستکردنی کابینەی حکومی لە عێراقەوە بە بڕای من ئەمە تاکە دەرفەتە بۆمانەوەی عێراق وەکو دەوڵەتێکی یەگرت و بەم نەخشە سیاسی بەم نەخشە جوگرافیایی ئێستایەوە و ئەگەر ئەم حکوومەتەی حەیدەر عیبادی فەشەل بێنێ و ئەم حکوومەتی حەیدەر عیبادی نەتوانێت ئەو پێکهاتەکانی عێراق ڕازی بکە و بەدڵنیایەوە هیچ دەرفەتێک نامێنێتەوە بۆ مانەوەی عێراق زۆرترین قسە لەسەر ماکرێت دوای ئەو دەرفەتە گەر ئەم دەرفەتە نەبوو ئەو کات چیە گوزارێت ئەو کات بە بڕای من ئەو کات هەم ئەمریکاش هەم ئەوروپاش هەم وڵاتی ئەقلیمەکانیش ئیتر بە تەواوی ئەگەنەوە قەناعەتی کە پێویستە عێراق بەشبەش بکرێ و عێراق بەم جوگرافیایی ئێستەوە بەم وەزای ئێستەوە ناتوانێت وەکو دەوڵەتێک ژیان بکە پێویستە ئەم دەوڵەتە پارچە بکرێت لەسەر ئەساسی قومی لەسەر ئەساسی مەذهبی وەک ئەوەی کە ئێمە زانین عێراق ئەگەر دابژێ لانی کەم ئەبێ بە سێ بەشەوە ینی ئەمە بە بڕای من هاتنی حەیدەر عیبادی دوا دەرفەتە بۆ مانەوەی ئەم دەوڵەتی عێراق کە بێگوتی بێنێتەوە ئاماژەت بۆ کردوتە هەموو دەوڵەتانی دیکە هەموو لە پێناوی بەرژەوەندیا کەم تا زۆر هاوکاری هەر شوێنێکەکەن کە بیانەوێت هاوکاریکردنی هەرێمی کوردستان بە چەک پێ دوایمە تەنها هاوکاری یاخود دوجارە بە هەرێمی کوردستان قەرەبووی ئەم هاوکاریانە بداتەوە ینی شتێک ئەخز و عەتا هەیە ینی تۆ شتێک وەرەگری شتێکی یان شتێک وەرەگری ئەمە مەبدەیەکی متەبع پێڕەوکراوە بە عەرزت کەم بەڵام هاوکاری چۆن هاوکاری چی هاتووە ئێمە بە سەریح بینەوە ینی هاوکاری ڕاستە بە تەقەمەنی هاوکاری کراوە بە چەک هاوکاری کراوە بەڵام بیرمان نەچێت بە چەکی قورس هاوکاری نەکراوە هەرێمی کوردستان ئەو چەکانی کە هەیە تا ئێستا چەکی سووک و چەکی مام ناوەندە بۆی بتوانانی هەرێمی کوردستان بپارێزێەوە زۆر بەوازەحی لە پەیامەکەی سەرۆکی ئەمریکا ئەو ڕۆژەی کە بڕیاریە کە گورزی سەربازی لە داعش بۆ شوێنرێت زۆر بەوازەحی ئاماژەی بۆ کرد کە لەبەردوو سەبەبوتی ئێمە گورزی سەربازی ئەوە شوێنین لەبەرەوەی کە ئێمە بۆ پاراستنی خەڵکەکانی خۆیان بەسییان ئەمریکیەکان و مؤسسەتەکانمان بەسی قونسوڵی ئەمریکی بوو لە هەولێر بۆ پاراستنی ئەمانەوە بۆ ڕزگارکردنی ئاوارەکانی شنگالی ئێمە گورزی سەربازی لە داعش ئەوە شوێنین و زۆر وازەح ینی ئەمریکا مەسلحەتی لەوە هەیە بێگومان ئەو هەنگاوانە بەڵێ زۆر سپاس بۆ سەرهەنگ فرج پەرلەمانتاری خولی پێشووی پەرلەمانی کوردستان هەروەها دکتۆر بەختیار ئەمەدی بەڕێوەبەری کاروباری تەکنیکی تەندروستی دوهۆک و سپاس بۆ پامنێرمان ڕێبوارکاکەیی پامنێری NRT لە هەولێر خۆشەویستان لێرەدا ماڵاوایتان لە یەکەین و لە سەری کاژمێر و لەگەڵتان بەردەوام ئەبی کامەران بن.